سیاسی نوێنەرەکەی هاتووە لە بەیاننامەیەک یاخود لە دیبەیتێکی تەلەڤیزۆن یان لە بەرنامەیەک تەلەڤیزۆندا بڵێ ئێمە کێشەمان نیە لەوەی کە ویلایەتی سەرۆکیەرێم 2 ساڵی تر بە ناقانون درێژکرێتەوە. ئەگەر هەیە ئەو کاتە من ئێستا قسەی خۆم دەکەم. باشە، بەڵام تۆ دڵنیای لەوەی بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەدا نیە بە هیچ جۆرێک کە 2 ساڵی دیکە بۆ مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان درێژ بکرێتەوە؟ ئێمە کاتی خۆی پامێکمان بە برادرانی پارتی دیموکراتی کوردستانش ڕاگەیاند، وتمان تکای ئەم مەسەلەیە شەخسەنە مەکەن، مەیکەنە مەسەلەکی شەخسی و کەسی، مەیبەستنەوە بە کاک مەسعود، ئەوە دەناوی کاک مەسعود مەهێنن. ئێمە تەواو وەکو مەسەلەیەکی یاسایی تەمەشا مەسەلە دەکەین، بۆیە ئێمە پێمان وایە ویلایەتی سەرۆکیەرێم جا هەر کەسێک بوو بێ لە 19 ئابدا کۆتایی هاتووە و بەرنامەی سیاسی و ئەدەبیاتی سیاسی بزوتنەوەی گۆڕان شارواژ بووە کە نابێ مەسەلەکان بە نایاسایی تێپەڕێنرێن. بۆیە ئێمە هاتوین پرۆژە یاساییمان پێشکەش کرد لەگەڵ حزبەکانی تر هەمومان بەیەکەوە و داوامان لە فراکسیۆنی پارتیش کرد کە بێ هاوکار بێ لەوەیان ئەم پرسە بە یاسایی چارەسەر بکرێ. بۆیە مەسەلەکە درێژکردنەوە و درێژ نەکردنەوە نییە، مەسەلەکە لەوەی ئەو پرسە دەبێ پرسێکی یاسایی بێ یاساچێنی بۆ نەکرێ.